هەژار لە لای دڵدار ئەو هەموو هیوادی و بەدوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار وەک بەڕێزتان ئاگادارە ڕۆژاوای کوردستان لە بەرامبەر داگیرکاری و پیلانگیریەکی گەورەی نێودەوڵەتیدایە کە بەداخەوە وەک هەمیشە دەوڵەتی تورکیای فاشیست وەک دوژمنی سەرەکی کوردان لە ڕێگای تیرۆریستانی جەبهەی نوسرە و سوپای بەناو ئازادی سووریا بە فرۆکە و تانک و تۆپ و هێرشی زەمینی دوور لە هەموو پێودانگێکی مرۆیی و یاسایی و ئەخلاقی لە بەرچاوی دنیا و نەتەوە یەکگرتوەکان خەڵکی سڤیل دەکاتە ئامانج تاڵانی گۆڕینی دیموگرافیای ناوچەکە داگیرکردن و لەباربردنی هەموو دەستکەوتێکی خواستێکی کورد ئامانجیانە. ئێمە لەم گردبوونەوەیە بە ئاشکرا دەڵێین بەتوندی ئیدانەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەین بە خیانەت و پلانگیریەکی دوژمنکارانەی نێودەوڵەتی بەرامبەر بە گەلەکەمان دادەنین. داوا لە وڵاتانی ئەوروپا و وڵاتانی عەرەبی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین بە زووترین کات ئەو هێرش و پەلامارە دوژمنکاریانەی دەوڵەتی تورکیا بوەستێن و ڕێ لە کۆمەڵکوژی سەرگەلی کورد بگرن. داوا لە ڕێکخراوە مرۆییەکانی جیهان دەکەین بە زووترین کات کۆمەک و هاوکاری بگەێنە خەڵکی ئاوارەبووی ڕۆژ ئاوای کوردستان کە بەداخەوە لە بارودۆخێکی ئێجگار نەهەمواردا دەژین. داوا لە سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان دەکەین کە بە ژیانێکی نیشتیمانی و نەتەوەییانە بە ئەرکی مێژوویانەی خۆیان هەڵبستن جیاوازیەکان بخەنە لاوە پێکەوە بێ جیاوازی بەرەنگاری ئەم پیلانگیریە بینەوە و کۆنگرەی نەتەوەیی ببەستین کە ئەمە وەڵامی سەرەکی داگیرکەران و سەرکەوتنی گەلەکەمان دەبێت. ئەمڕۆژ بە هەمان شێوە گەلی ئێمە بەردەوامە لە پشتگیریکردنی گەلی ڕۆژاوای کوردستان لە بەرامبەر ئەو لەشکرکێشی و داگیرکاریەی دەوڵەتی تورک. شتێکی ڕوون و ئاشکرایە کە دەوڵەتی داگیرکەری تورک دەیەوێت لە داهاتووی ناوچەکەدا هەر ڕۆژە و پەلاماری بەشێکی کوردستان بدە. پەلاماردانی ڕۆژاوای کوردستان دەربەدەرکردنی خەڵکەکەی و گۆڕینی دیمۆگرافیاکەی بۆ ئەوەیە کە پێگەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە داهاتووی نزیکدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لاواز بکە. چونکە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق و سووریا بەرەو تەواو بوون دەچن. بۆیە ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەیی و ئینسانی هەموو کوردێکە و هەموو ئازادی خوازێکە کە جددیتر و هەروەها بە شێوەیەکی پراکتیکی و کردداری پشتگیری لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان بکەین. بۆیە جێگای خۆیەتی جارێکی تر وەکو باشووری کوردستان بە تایبەت هێزە سەرەکیەکانی باشووری کوردستان وە گەلەکەمان دیارە گەلەکەمان لەسەر ئاستی گەل لەسەر ئاستی کۆمەلگایەکێتی و یەکریزی خۆی پێکهێناوە. دەبینین چۆن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان لە ئەوروپا لە هەموو جیهان گەل داوای یەکێتی و گەل داوای خۆراگری دەکات. پێویستە هێزە سیاسیەکانیش وەڵامی داخوازیەکانی گەلەکەمان بدەنەوە. چونکە ئەو مەترسیە بۆ سەر کەرکووک مەترسیە بۆ سەر هەولێر و سلێمانی. بەدڵنیایەگە دەوڵەتی داگیرکەری تورک ئەو داگیرکاری و ئەو کۆمەڵکوژیەی لە ڕۆژاوای کوردستان بۆ بچێتە سەر ئایندەی کەرکووک لەوەی ئێستا زۆر خراپتر دەبێت. ئایندەی هەولێر لەوەی ئێستا وەک ئێستا نامێنێت. بۆیە پێویستە هەمومان لە بەرامبەر ئەو ئەرک و بەرپرسیاریە تێدا بین و لە بەرامبەر ئەو هێرش و پەلامارە دڕندانەدا بین کە دەوڵەتی داگیرکەری تورک دەکاتە سەر دەستکەوتەکانی گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان. نەبەرخەدانە دکن ji بۆ ڕۆژاوا بتەنێ دەبێ هەر کوردێک ئەو تشتی بزانبێت. لەبەر 8 ساڵ بوون ئێمە ئەم لەگەل گەلک ئینسانان برێکەوتن وەکی ئەمریکا بریتانیا فرانسا ئالمانیا یعنی بڕاستی هەر کەسێکی مە تێکیلیلگەر کرد و 8 ساڵ بوون ژی ئەم بانجی یەکەتی کوردان دکن. ji ber ku em baş dizanin di tarîxê da kesekî ji bo me Kurdan nekirî illa Kurd bi xwe kanin ew nixweşî xwe îlac bikin ew birînê xwe derman bikin. Li ber em dibînin ew deverê raperîn ew ro li vê derê kom bûye û her rojî kom dibe ji bo biraya xwe rojava em dizanin her kesek Kurd gîştiye ew qîneetê ye
که ام کرد یک مسیری مه اگر یک کرد لکه داره تیگ بچه لهر جیگی تیگ بچه لبروی هاویجی پشتی 8 سالان ادغازم و تشتیوین مسر زمان پشتی 8 سالان اوقاتی توهینی ما تسی خاکری تسی رژیم بانی رژیم کری بس لسر اساسی عسکری پاراستنی سینور نتشتکی دنی زیاده حتی 4 روزی دیگه مسئله سیاسی گفتگو نابری ما و رژیم سوریه داده به او جاری امپریار خواه نهایی دادن